لە هەرێمی کوردستان زیاتر لە 5732 مزگەوت دروست کراوە و بەشی هەر زۆریشان لەسەر ئەرکی سەرمایەدار و خێرخواز بووە کە ساعتێکی خێرخواز دەدوێنین پرسیاری ئەو مزگەوتانەی لێ دەکەین کە لە ڕابردوو دروستکراون. ئەو دەڵێت لەسەر و سەدا 90 مزگەوتەکانی کوردستان هەر لەسەر ئەرکی خێرخواز دروستکراون. هەرچی مزگەوتە کە دروستەکرێ هەمی خێرخواز دروستێکە، یعنی شتێک نییە تۆ بڵێ حکومەت بڕیابدا ئەو مزگەوتە دروستکە. لەوە چه کاراسانی بۆ کردبێت لە معاملەیەک لە معاملەکانە کە معاملەی بۆ ئەوکەی کە دروستی بکەی هێناوەک دروستکردن هەمی کاری خێرخوازیە. بەڵێ ئێستاش پێ وابێ باستان لەوە کردیانی هەندێک معاملەی دروستکردنی مزگەوت قورس بووە گران بووە، ئەمە چۆنە؟ وەڵڵاهی معاملەی دروستکردنی مزگەوت بۆ نمونەی سەر تۆ گە بتێ مزگەوتێ دروست بکەی ئەبێ بچیت عەرزەکەی لە شارەوانی بکڕیتەوە بە چەند مەتی بە چەند وەرەقەیەک، یعنی لە حکومە لە شارەوانی سلێمانی وەریگریتەوە ئەگەر لە منە لە سنووری سلێمانیا دروست کراوێ. وڵای جاران هاوکاریان نەکرد، جاران حکومەت هاوکاریەکە کاراسانی بۆ مزگەوت دروست ئەکرد، یعنی بۆ نمونە گە جەناب پیاوێکی خێرخواز بیتابوتە لە شوێنێکا مزگەوت دروست ئەکەم لە معاملەکانە بە بەلاش معاملەکانیان بۆ ڕاییەکردی، بەس ئێستا پێم وایە هەموو شتێکی بۆ بە مادی، یعنی مادەکە نەدەی ئیشەکەت ناڕۆ ئەوە سێت. سەرجەم تێچووی دروستکردنی مزگەوتەکان و بەڕێوەبردن و دابینکردنی کەلوپەلەکانیشی هەمووی هەر لە ئەستۆی خێرخواز و دروستکەری مزگەوتەکان بوو و هیچ جۆرە هاوکاریەکی دارایی لەلایەن حکومەتەوە ناکرێن. مامۆستایانی ئاینی دەڵێن خێرخواز نەبێت گرفتی گەورەیان لە دروستکردن و خزمەتکردنی مزگەوت بۆ دروست دەبێت. دروستکردنی مزگەوت لە کوردستانە بە شێوەیەکی گشتی لەسەر ئەرکی خێرخوازان دروستەکرێ. ئەمەش چونکە خوای پەروەردگارە فەرمی ئینەما یەعمۇڕ مەساجد الله من آمن بالله واليوم الآخر. ئەوانەی کە ماڵەکانی خوای پەروەردگار ئاوەدانەکەنەوە بە هەردوو بوارەکەی، هەم بوارە مادیەکەی هەم بوارە معنەویەکەی، ئەوانن کە باوەڕیان بەخوا و ڕۆژی دوای هەیە. لەم ڕۆوە کە سەیری دەکەین پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم فەرمی هەر کەسێ مزگەوتێک دروستکە هەر چەندە بچووک بێ ئەگەر بە کوهێلانی کۆترێک وابێ خوای پەروەردگار قەسرێکی بۆ دروستەکە لە بەهەشت. لەبەرەوە مزگەوت لە کوردستانە بەشی زۆری لە 180 بەرەو پشتی لەسەر ئەرکی خێرخوازان دروستەکرێ و خێرخوازان دەستێکی باڵایان هەبووە، چ بە شێوەی تاک وەکو تاکی کورد و چ بە شێوەی لە ئەسەر ئاستی دەوڵەمەند و ئەوانەی کە سەرمایەدارن زۆریان مزگەوتیان دروست کردووە. سپاس بۆ خوای گەورە میلەتەکەمان کە موسڵمانە سەرای ئەو هەموو گرفت و کێشەی کە بۆ مزگەوت هەیە، گرفت و کێشەی ئیداری بێ یان ئەمنی و سیاسی بێ، بەڵام لە وڵاتی ئێمەدا مزگەوتەکان بەردەوام لە زیادبووندان، بەردەوام لە زۆربووندان و ئەوەش بەهۆی و بە هەوڵ و هیممەتی خێرخوازان، بە هەوڵ و هیممەتی خێرخوازانی کوردستان مزگەوتەکان دروست دەکەن، تەنانەت بەڕێوەبردنیشیان چونکە ئێستا تاعینات نەماوە و هەمووشت وەستاوە، تەنانەت زۆربەی بەڕێوەبردننی مزگەوتەکانیش هەر خێرخواز بەڕێوەی دەبا بە زۆری مجێوری ئەهلی یان مامۆستای خۆبەخش و دروستکردنی مزگەوتەکانیش بەڕاستی هەر هەمووی ئەگەر نەڵم هەر هەمووشی بەڵام زۆرینەی هەرە زۆری کە ئەغلەبی ساحیقەیە 195 زیاتریش هەر خێرخواز دروستی کردووە. تابلۆی هەر مزگەوتێک دەخوێنیتەوە بە ناوی خێرخوازێکەوە دروستکراوە یاخود ناوی خێرخوازەکەی بەسەرەوەیە. ئەمەش ئەوە دەگەیەنێت کە حکومەت خۆی بودجە بۆ دروستکردنی مزگەوت تەرخان ناکات و خێرخوازان ئەو ئەرکەیان لە ئەستۆ گرتووە. ڕامیا عوسمان، کەناڵی پێام، سلێمانی.